سینەمای هەولێرە کە ئەم پرۆژەیە وا بڕیاریان داوە واتە پرۆگرامەکەیان بەو جۆرە داناوە کە هەفتانە بێت چەندین فیلمتیان نمایشەکرێت و کار و بەرهەمەکانی بە تایبەتی سینەماکارانی کوردی تیادا نمایشەکرێت. بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر پرۆژەی سینەما و جەماوەری ڕاگەیاند کە هەفتانە لە شاشەی سینەماکان فیلم و بەرهەمی کوردی نمایشەکرێت. ئەو پرۆژەیە هەموو ئەو فیلمە سینەماییە کوردیانە دەگرێتەوە کە بە زمانی کوردی بەرهەم هاتوون. لە یەکەم هەفتەی نمایشی خۆشیدا 4 کورتە فیلمی سینەمایی نمایشکرا. هەر چاوەڕزی ساڵ کە دەکات زستان و بەهار و هاوین و پاییز ئەمە وەرزی چالاکیەکانمان ڕاگەاندیە. ئامانجمان لەو وەرزی چالاکیانە کە هەموو هەفتەیەک نمایشی فیلم دەکەین. ئەمە جیاوازتر لە فیلمەکانی ئەمپایر سینەما کەوان فیلمی بۆکس ئۆفیسە، ئەمە فیلمی کوردی گرنگی بە فیلمی کوردی دەدەین. بۆ فیلمانەشی کە هاونیشتیمانی خۆمان کەم فیلمەکانیان بینیوە، بۆ فیلمانەی کە زۆربەی فستیڤالە بیانیەکانیان کردووە، بەڵام خەڵکی خۆمان کەمتر فیلمەکانیان بینیوە. ئەمە لێرانە گرنگی بۆ فیلمانە دەدەین و جارش دەیخێنە بەردیدی هەموو هاونیشتیمانی خۆمان بتوانن کە بزانن لە پاڵ هەموو فیلمەشی دنیا فیلمی سینەمای کوردیش هەیە و جارشتریش گروتینە دەدەینە هاونیشتیمانی خۆمان کە بێن لە سینەما سەیری فیلم بکەن. لەبەر ئەوەش جارشتر هەوڵماندایە کە تکت لە فیلمی کوردیدا نەهێن و بیخێنە خۆڕایی لە سەرچی خۆمانیدا بنین بۆی جارێکی تر چێژ و جۆش و خڕۆش لە شاشەی سینەما وەرگرن و بتوانین خەڵک بگاتە ئەو ئاستەیە بێت بە خێزان لە سینەما تەماشای فیلم.